لازم شوانین هجادتگاه فدرالی عراقی چندین بریار گریدایی روشا هلبجارتنان لحرما کردستانی دا گریدایی روشا کمیسیونا هلبجارتنان حرما کردستانی جی بریار کوسادا یا قط نزلاله نایت گهشتن گلون بریو برن و سرپرشتیاری کرنا هلبجارتنین حرما کردستانی ین پارلمانتو یا حرما کردستانی بو وی خولید بیجه یعنی بو پیش روژه جی دیوی یکی بکن کاروان جلال ریوبری گشتی داتا سنتر کمیسیونا هلبجارتنان حرما کردستانی و استودیو کردستان 24 میوانی منه سلاف بوده که کاروان بخیر هاتی زور سپاس ممنون که کاروان ها دادگاه فدرالی عراقی بریارک دایه کو رایا گشتی ده نای فهم کرن و چه دخوازی بیجه اف هلبجارتنین پارلمانتو یا کردستانی کمیسیونا سربخوا یا فدرالی دیری بده اف ناتیوی واتی کو کاری کمیسیونا هلبجارتنان حرما کردستانی خلاص بو هاته هلوشاندن ئەو بابەتەی جەنابەت ئیشارەت پێدا وەڵا میانی راپۆرتەکەشدا ئاماژە بەوەکرات تێگەیشتنیەکی هەڵا لەو دقەی تایبەت بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان وروژاندرایە باسی لێوەکرایە ڕاستی و دروستەکەی لەوەیدایە لە بۆ ئەوەی بەرچاوی بینەرانی بەڕۆز و خۆشەویستیش زیاتر ئاگادار و ڕۆشنا بکەینەوە کە گەڕانەوە لە بۆ هەموو دقە یاسایەکانی تایبەت بە هەڵبژاردن یاسای ژمارەیەکمان هەیە کە چەند جار هەموارکرێتەوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە هەر هەموو هەموارەکان دەقی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان نەهاتووە چونکە هۆکارەکەی چیە؟ چونکە ئەوە دەگەڕێتەوە لە بۆەوەی کە کۆمیسیۆنی کوردستان لە ساڵی 2014 دامەزراوە و لە نێو دقەکە پابەندی کراوە کە کار بەو کۆمیسیۆنە و بەو یاسایە دەکرێتن کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرچووە ئەوە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەو یاسایە دەرچووە دادگای فیدرال ئەو دەستەواژەیەی دەریناوە کە باس لە کۆمیسیۆنی هەڵبژاردن دەکاتن مەبەستی ئێمەمانان نییە لەو داڕشتەی کە لە نێو یاسایەکەدا نووسراوە ئاماژە بەوەی کرایە کە کۆمیسیۆنی هەڵبژاردن دەستەی باڵا لە جێی هەڵدەگیرێتن و لە جێیدا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دانراوە کە دیوەچی ئێستا دێمەوەسەری دیوەچی نایاساییە ناسایەکە ئێستا لە بۆ جەنابەت بینەرانی خۆشەویستیش باز دەکەم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە یاسای ژمارە 4 لە ساڵی 2014 دامەزراوە تەشکیل کراوە و هەیئەتێکی نیشتیمانیە و دادگای فیدرال هەڵی نەوەشاندیتەوە لە بۆ بەرچاوی هەموو لایەکی ڕوون بێتن کە ئەو کۆمیسیۆنە هەڵنەوەشاتەوە تەنیا کارەکانی هەڵپەسێدراوە هۆکارەکەشی ئەوەیە کە ئەنجومەنی کۆمیسیاران کە لە یاسایەکەدا هاتووە 5 ساڵی ڕۆژمێری ماوەی کارکردنیتی 5 ساڵەکە بەسەر چووە دەبووە پەرلەمانی کوردستان پێش ئەوەی ماوەی بەسەر بچێتن ئەو کۆمیسیۆنە کارە بکاتەوە ئەنجومەنی کۆمیسیاران کارە بکاتەوە تەنیا لە بۆ ئەوەی کە بینەرانی بەڕێز و خۆشەویست و بە تایبەتی خەڵکە یاساناسەکان لەو بوارەدا کە لێدوانیاندایە شارەزا بن و بگەڕێنەوە سەر دەقێک کە لەلایەن دادگای ئیتیحادیەوە دەرچووە لە ساڵانی ڕابردوو کە شەکوایەک لەلایەن ئەندامێکی پەرلەمانی خولی پێشووی پەرلەمانی عێراقی شەکوا لەسەر سکاڵا لەسەر یاسای ژمارە 4 کرابوو بە تێکڕایی دادگای ئیتیحادی کە بڕیارەکەی ڕاگەیان ڕەتی داوایەکەی کردەوە واتە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بە دامەزراوەیەکی نیشتیمانی ناساند دەبی ئەومان لەلایەت بیتن چونکە ئەوە لە نێو بڵاوکراوەکانی دادگای فیدرالی هەیە هەر کەسێک بیاوێتن بگەڕێتەوە سەری دەتوانین سەردانی ماڵپەڕەکەیان بکاتن و تەماشای بڕیارەکانی پێشویان بکاتن هەڵە نەبووم لە ساڵی 2022 بوو کە تەنیا یەک بڕگەی بە دەستەواژەیەکی نادەستوری زانی کە دەسەڵاتی حەسری بە ئێمە بدرێتن وەکو کۆمیسیۆن یعنی ئەو تێوێ واتەیەکێکی کەروانکو ئەم هەلبژاردنی ئەم خولی پارلەمان ژئالی کۆمیسیۆنا سەربەخۆی یا فێدرالی ئەوە لێ ئێ پێشتر دیسە ئەو بابەتە تەنیا لە بۆ ئەو هەڵبژاردنەیە کە پێویستە ئەنجام بدرێتن لایەنێکی فەرمی ڕابسپێرێتن هەرچەندە ئەوەی کە باسم کرد دێمەوە سەری پێویست نەبوو و ئەرکی دادگای فیدرال نەبوو کە دەستەواژە دابێتن چونکە دیاریکردنی دەستەواژە یاسایی لە ڕووی هەیکەلیەتەوە لە ڕووی داڕشتنەوە چەند قۆناغێک دەگریتە بەر یەکەم پێویستە هەر یاسایە کە دەنووسرێتەوە هەر بڕگەیە کە دەنووسرێتەوە لیژنەی یاسایی پەرلەمان ئامادەی بکاتن دەخرێتە جەلسەی معلەن
کە دانیشتنی یەکەمی لە بۆ دەکرێت و خوێندنەوەی یەکەمی لە بۆ دەکرێت دواتر خوێندنەوەی دووەمی لە بۆ دەکرێت ئینجا دەخرێتە دەنگدان بەبێ ئەو پرۆسانە دادگای فدرالی ئەو دەستەواژەی زیاد کردێت دەیانتوانی ئیشارەتیان پێ نەدابات چونکە ئەسڵەن لە ئەسڵی بابەتەکەدا سەرۆکایەتی هەرێمی کوردستان من دخواست لەگەڵ کۆمیسیۆن ڕێککەوتبوو کە 25 مانگ هەڵبژاردن بکرێت من بخواست وێ بێژم یعنی پشتی گۆی سەرۆکاتیا هەرێما کوردستانی دەستنیشان کرد و برێڤێبرنە پێکانینە هەڵبژاردنên پارلەمنتویا کوردستانی vê xulê Komisyona Serbixweya Federalî dikarê rêve bibe ji xwe ev yek hatiye yani têgihiştinê di navbêna her du aliyan de çêbûbû çima destkarî dike Dadgeha Federalî بۆچی بە تێڕوانی من دەربارەی ئەو بڕگەی کە تایبەتە بە بابەتی کۆمیسیۆنەوە ئەو دەسەڵاتی دادگای فیدرال نییە کە دەستەواژە جێ بگۆڕیتن لە یاسادا جێ بکاتەوە تەنیا دەتوانیتن بە ئاماژەکردن بە مادە دەستوریەکان چونکە ئەرچی دادگای فیدرالی بەجێرەی دەستوری عێراق و بەجێرەی یاسایەکەی دادگای فیدرال هەرچی دیاری کراوە نەنووسراوە کە ڕستە ئامادە بکات دای بڕێژێتن و ئەو ڕستەیە جێگەی یاسا بگریتەوە یعنی کەواتە لێرەنە ئەو ئیشکالی کە دروست دەبێتن ئەو ئەرکە ئیوان نەبوو خۆی لە خۆیدا کۆمیسیۆنی عێراقی هاوکارە لەگەڵ دەستگاکانی هەرێمی کوردستان لە بۆی هەڵبژاردنەکە بکە و ئامادەکاری کردووە و ئێستا کە پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە بۆ لەدایکبوانی ساڵی 2006 بەڕێوە دەچی کەواتە هیچ ئیجابی نەدەکرد کە ئەو فەقەڕەیە بنووسیتن کە ئەرک و دەسەڵاتی وی نییە داڕشتن دیار بکاتن ببیتە ئەو داڕشتە ببیتە جێگەی یاسا بگرێتەوە یاسایە کە پەرلەمان دەری کردیە یعنی تو وەکی مەترسیەکەی نابینێ کو مەسرەت پێشەڕۆژێدە پشتی هەڵبژاردنە پارلەمنتویا کوردستانیشی کو خوێندنێک بێکردن وەکی کو کۆمیسیۆنا هەڵبژاردنیا هەرێما کوردستانی هاتیە هەڵبژاردن ئەو مەترسی نین بە مەترسی نابینم دەربارەی ئەو کەیسە بە تایبەتی چونکە وەکو ئیشارەتم پێدا لە ماوەی پێشووتر سکاڵا لەسەر کۆمیسیۆن کرابوو کە ئەو کۆمیسیۆنی کوردستانە پێویست ناکە بوونی هەبیتن تەنیا لە یاسایەکە ئەو بڕگەیەی گۆڕیوە کە هەموو یاسایەکە جارش کە دەیڵێمەوە ئەگەر بیخەیە بەردەم خوێنەران و جەنابەت بیخوێنیەوە لە ناو یاسای هەڵبژاردن یاسای ژمارەیەکی ساڵی 1992 کە 7000 هەموار کرێتەوە دەستەواژەی ناوی کۆمیسیۆنی ئێمە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی نەهاتووە لە بۆەوەی بێت ئیلغای بکاتەوە یەکەشکە لە جێدا بنێ ئەوەی کە پێشتر هەبووە بەر لە دروستبوونی کۆمیسیۆنی ئێمە لە ساڵی 2014 ئاماژەیەک بە کۆمیسیۆنی عێراقی کرابوو بە ناوی هەیئەتەکەیەوە gelek spas بۆ ڕۆنیکردنێن تە کەکەی کاروان جەلال کوتم میوانی سپاس دەبۆم گۆش زۆر سپاس